ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە هەفتەی ئایندەدا دەست بە سەردانی وڵاتە عەرەبنشینەکانی کەنداو دەکات لە نێواندا بەرنشینە یەکگرتووەکانی عەرەب کە سەردەمێک ئەردۆغان تاوانباری دەکردن بەوەی ڕێبەرانیان دەیانەویست لە دەسەڵات لای برن بە سەرنجدان بەوەی ئابووری تورکیا پێویستیی زۆری بە دارایی هەیە هەر بۆیە ئەم سەردانە نوێیە دواترینانە لەو هەوڵانەی کە ئانکارا لە سەرانسەری ناوچەکەدا دەیاندات. یەکەم سەردانی وەزیری نوێی ئابووری بەڕێز محەممەد شمشک بۆ وڵاتانی کەنداو بوو. تورکیا ئۆپەڕی پێویستی بە پارە هەیە کە لە نێو ئابوووریەکەیدا وەگەڕی بخات. دەنگۆ هەیە کە ڕەنگە هەر پێشتر لەسەر 25 میلیارد دلار سەرمایە گوزاری سازا بن. ئیستانبول سەردەمێک بۆ دژایەتی ڕژێمەکانی کەنداومێس ناوەندی گەلێک ئێزگەی تەلەڤیزیۆنی سەتەلایت بوو بەڵام ئێستا زۆربیان نەماون. ئەو سەتەلایتانە داخران و ئەم مانگە تورکیا ڕاگەیان پەیوەندیە دیپلۆماتیەکانی دەگەڵ میسر بە تەواوی بگەڕێنەتەوە سەردۆخی پێشووی. پەیوەندیەکان دوای ئەوە ڕاگیران کە لەشکری میس محەممەد مورسی هاوپەیمانەکەی ئەردوغانی لەسەر دەسەڵات لادا و عەبدولفەتاح ئەلسیسی لە جێگای دانا کە ئێستا سەرۆکی میسرە. سیسی لە نێو پێگەی ئاینی ئەردۆغاندا لایەنگرین و هێندێک توێژێنەر دەڵێن کە ئەردۆغان دەبێت چاوەڕوانی بەڕێوەچوونی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی مانگی 5 بێت تا هەوڵ بۆ نزیکبوونەوە لە میسر خێراتر بکات. بۆ ئەردۆغان پلەی یەکەم کە لە کەشی سیاسی دەرەوەدا ئەوەیە کە ئەو نزیکبوونەوەیە بەڕاستی بگرێتە بەر کە دەمێکە کاری لەسەر کردووە کەوا بێت لەسەر گەلێک لایەنی ئەو نزیکبوونەوەیە کارکراوە. ئێستا ئەوەی ماوە بە شەفەرمیەکان و دیتنی بە فەرمیە ئەویش بە شێوەی سەردانی ڕاستەقینەیە. جاڕەنگە سیسی سەردانی ئەنکەرا یان ئەردۆغان سەردانی قاهیرە بکات. بە جۆرەی راپۆرتەکانی میدیای تورکیا دەشێت سیسی لە مانگەدا سەردانی ئەم وڵاتە بکات. گەرمبوونەوەی بە خێرایی پەیوەندیەکانی تورکیا دەگەڵ میسر و وڵاتانی دیکەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش یارمەتی بە باشبوونی پەیوەندیەکان دەگەڵ ئیسرائیل دەکات. سەرۆکی ئیسرائیل ئیسحاق هێرزۆگ پارەکە سەردانی ئەنکارای کرد. بە میرنشینەکانی عەرەب دەستی پێکرد پاشان عەرەبستان و ئیستاژ دەگەڵ میسر و هەروەها سووریا. ئەو ڕاستیە کە ئەوە وەک هەوڵێکی هەرێمی تورکیا بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانیەتی وێدەچێت متمانە و سەقامگیری زیاتر بەو وڵاتە بدات. لە سەرکوتکردنەکانی ئەم دویانەی ئیسرائیل بۆ سەر میلیتانە فلستینیەکان لە کەناری ڕۆژاوادا ئەردۆغان ڕەخنە و ناڕەزایەتی دەرنەبڕی. ئەمەش ئاماژەیە کە وەک هێندێک شیکەرەوە دەڵێن دەکرێت چاوەڕوانی ئەگەری سەردانێکی بەم زوانەی سەرۆک وەزیری ئیسرائیل بنیامین نەتەنیاهوی لێ بخوێنرێتەوە بۆ تورکیا.